هەواڵە دێرینەکانی دوێنێ جارێکی در خەبات و تێکۆشانی حزبی ئایندەی کوردستان نەما و ناوەکەی بووە مێژوو. ئیدی لە ڕۆژی دەیئابەوە ئەندامان و کادرانی ئەو حزبە وەک یەکێتی درێژە بە خەباتی سیاسی و دیموکراسی دەدەن. بۆ ئەو مەبەستەش لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئامادەبوونی جێگیری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی و زۆرێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و کادرانی هەردوو لە ڕێوڕسمێک سازدرا و بە ڕەسمی یەکگرتنی یەکێتی نیشتیمانی و حزبی ئایندە ڕاگەیەنرا. بەو بۆنەیەشەوە وێڕای پیرۆزباییکردنی کۆسرەت ڕەسوڵ عەلی جێگیری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە وتەیەکیدا ڕایگەیاند. پێمان خۆش بوو ئەو یەکگرتنە زۆر یەکگرتنێکی باشە و پیرۆزبایی لە هەمووتان دەکەین لە حزبی ئایندە لە حزبی نیشتیمانی کوردستان لە هەموو لایەنەکان. دیارە ئەو ڕۆکامە ئەو یەکگرتنەوەمان ڕاگەیاندیە ئەوەی دۆستانی کورد پێیان خۆشە خەرچی نەحەزانی کوردیش پێیان ناخۆشە و یەک بوونەشیان پێ ناخۆشە. لەبەرەوە داوا دەکەین هەموو لایەنە سیاسیەکان تەقدیری وەزعی خەرچی کوردستان بکەن. پاشان مەلا بەختیار لێپرساوی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی لە وتارێکدا بە گرنگیەوە ڕووناکی خستە سەر ناوەڕۆکی یەکگرتنەکە و ڕایگەیاند. ئەو یەکگرتنەوەیە ماوەی 2 ساڵە گفتوگۆی لەبارەوە کراوە. ئێمە پێمان وایە دەستلێویکردن، شەڕکردن، یەکتور کوشتن، بە عەقڵێتی حاکمکردن یا بە عەقڵێتی معارەزە سەپاندنی مەرج ئەمە کۆتایی پێ. تەنها ڕێگەی سازان ڕێگاکەمانە و ئەمە استراتیجی هەمووان ئامادە بووە. ئێستا ئێمە لەگەڵ حزبی ئایندەش یەکمان کرد. 2 ساڵە ئێمە لەگەڵ هەواڵانی ئایندە گفتوگۆیەکی بەرپرسارەمان هەیە بە ئاشکرا و بەنیێنی هەمان بووە و سەرنجام بە هیمەتی هەموو لایەکمان توانیمان ئەم یەکگرتنە بەدی بێنین کە هەر ئامادەبوونی زۆرینەی سەرکردایەتی پەرلەمان، وەزیر، مەکتەبی سیاسیەکان و ئەم هەموو کادرە ئەساسیانی هەردوو لامان پێ لێرە دانیشتوون ئەی سەلمێنێ کە کاتێک لاپەڕەی یەکگرتن دائەدەیتەوە چ دڵخۆشیەکی و چه ئاسوودێکی دەرونی و سیاسی وجدانی لەناو ڕێزەکانی ئێمە هێنێتێت کە بێگومان ئەمە شەرەفێکی گەورە تۆمارەکە و وزەیەکی جوانترە بەخشێ بە یەکێتی نیشتیمانی کوردستان و بە دڵنیایی و دڵ و دەرونی کە سوکاری شەیدەکانیشمان ئاسوودەکە و ئێستا پێشمەرگەکانی سەنگەرەکانی پێشەوەشمان دڵیان خۆشەوە چاویان لێیەتی کە ئەم مەراسیمە نەقڵە بێت. هەر لە مەراسیمەکەدا قادر عەزیز سکرتێری پێشووی حزبی ئایندە و ئەندامی ئێستای مەکتەبی سیاسی یەکێتی وتارێکی پێشکەش کرد. تێیدا خەمخۆری یەکێتی و یەکگرتنەکانی لەگەڵ ئەو حزبە بە پەرۆشی ڕازگۆیانە لە قەڵەمدا بۆ یەخستنەوەی نێوماڵی کورد بە قازانجی چارەسەرکردنی کێشە و قەیرانەکان. بە بۆنەی یەکگرتنەوەی حزبی ئایندەی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزبایی لە خۆمان و لەگەلەکەمان و بە تایبەتیش لە جەنابی مام جەلالەکەم. هەواڵان ئاشکرایە ئەم هەنگاوە لە دایکبووی ئەم ساتەوەختە نییە. هۆکار و هاندەری سەرەکی یەکگرتنەوەکەش واتە وەک دەگوترێ ئەسباب موجەبەکەی بارودۆخی پڕ لە قەیرانی نێوخۆی کوردستان و گۆڕانکاری ناوچەکە و جیهانە کە زەرورەتێکی سیاسی و مێژووی وای خوڵقاندووە نەبە تەنها ئێمە بەڵکو پێویست دەکات هەموو هێز و لایەنەکانی تر بە تایبەتیش ئەو هێز و لایەنانەی کە لە هەمووێست و بەرنامەی سیاسیەوە لە یەکەوە نزیکن بیر لە یەکگرتن و یەکریزی خەباتی ڕزگاری بکەنەوە. یەکگرتنی حزبی ئایندە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان دوای چەند مانگێک لە ئیمزاکردنی ڕێکەوتنی سیاسی یەکێتی و گۆڕان بانگاوێکی تری ئەرێنی دادەنرێ لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی یەکێتی و ئەو لایەنانە بۆ چارەسەرکردنی قەیران و کێشە سیاسی و ئابوووریەکانی ئێستای هەرێمی کوردستان. ئیدی حزبی ئایندە نەما و لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان یەکیان گرتەوە. بۆیە یەکێتیەکان و ئەندامانی پێشووی حزبی ئایندە ڕۆژی دەیئا بە ڕۆژێکی گرنگ دەزانن لە خەباتی سیاسی و دیموکراسیاندا، چونکە ئیدی ئەو دوو حیزبە پێکەوە کار دەکەن بۆ تێپەڕاندنی قەیرانە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و هەروەها چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە. دلێر کەمال، کورسات نیوز، سلێمانی.